بدرێژایی تاریخی ئینسان مێژووی مرۆڤایەتی کە یەکەم مرۆڤ ئادەمە لای ئێمە و لای ئێوەش ئەوەیە کە داروین باسیەکە لە مەیمونەوە هاتووە باش ئەو یەکەم ئینسانە دینی هەبوو ئەم یەکەم ئینسانی لای ئێمەش کە سەیدنا ئادەمە دینی هەبوو کەوا بوو دین شتێکی زۆر کۆنە وە لە بەشەریەتی شەهرەمێنێت ئەوەی بەسەر جوولەکە هاتووە لە دنیاە ئەوە دینیان پێنەمێ ئەوەی بەسەر مەسیحیەت هات لە سەردەمانی سەیدنا عیسا خۆی و پاش سەیدنا عیسا ئەوە دین هەر نەمێن ئەوەی بەسەر ئەهلی ئیسلام هات کە بە 6 مانگ بە 6 ساڵ یەک کەس مسلمانە بوو نا بە 6 مانگ یەک کەس مسلمانە بوو لە دۆڵەکەی ئەبو تاالب ئەوە دین هەر تەشەنە نەکە برەو نەدا بەڵام ئیسلامەکەش گەیشتە ئەوەی کە ئێستا ملیارێک و 400 ملیۆن ئینسانی دین بە شێوەیەکی گشتی ئەبینین پاڵنەرێک لە هەموو ئینسانەکە هەیە بەرەو دینەکە ئەگەر هەوا و هەوەس یان جەهل یان ئەوانە حەزە منحەریفەکانی ڕێگاکەی لێ نەگۆڕی یەکەم میراتێکی دینی هەیە ئەهلی شرکی شەڕڵن ئینا وەجەدنا ئاباءنا على ئومەتی وئینا على آثارهم لمقتدون ئێمە دایک و باوکو باپیرانی خۆمان بینیوە لەسەر ئەم ڕێبازە بوون و ئێمەش هەر لەسەر ئەم ڕێبازە ئەمێنینەوە وەکو ئەوەی کە ئێستا هەندێک کەس دینەکە لە ئێمە قبول ناکە بە تێگەیشتنەوە وەری بگرین ئەڵێ دینێکی سیاسیان هێناوە من دژی ئیسلامی سیاسی مەژنا دایک و باوکم هەر مسلمان بوون و یعنی ئەو مسلمان بوونێت یەک کلاسیکیی پێخۆشە کە ڕێگا لە هیچ شتێ ناگرێت بەڵام ئەم ئیسلامە سیاسیی پێ قبول نییە کە خاوەنی 1291 ساڵ حکم بۆ لەسەر زەویە کە محاسبەی حاکمەکان بکە لەسەر ئەو هەموو گەندەڵی و جەرائیمانەی کەیکە کەوابوو میراتی دینی یەکێکە لەو خاڵانەی کە پێویستە ئێوەش اعترافی پێ بکەن کە بەردەوام لە هەموو قەومێکە لە هیچ شوێنێکە وەکو زانایانی سۆسیۆلۆجی ئەڵێن لە هەموو دنیا هیچ لە تاریخە قەبیلەیەک وجودێک کۆمەڵێکی بەشەری نەبوو کە دینی نەبوو هەرچەند دینەکەی خورافیاتیش بوو بێ لەسەر دینە بووە